کاک بەرزان یەکەم بابەت پێشکەش دەکا بە ناونیشانی سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان لە دوای هەردوو پەیپەرەکەی کە پێشکەش دەکرێت گفتوگویەکی کراوەش لەسەر هەردوو بابەتەکە دەست پێ دەکا. فەرموو کاک بەرزان. ئەم کاتتان باش هەموو لایە بەخێر بێن. سپاسی ڕێکخراوی تێوارەکەم بۆ ئەم بانگێشتە. بێگومان هەموو لایە گەزان ئەمڕۆ ئێمە قسە و باسەکەمان لەسەر پرسی نەوتە کە پرسێکی استراتیژی و هەستیار و شارنووسازە چەندین ڕەهەندی نیشتیمانی و نێودەوڵەتی گەورەی هەیە و سەرەڕای بەها سیاسیەکە بەها ئابوووریەکەی بایەکی سیاسی هێزگا گەورەشی هەیە. بۆیە گرنگە کاڵین پرسێکی شارنووسازە مەبەست لەوەیە کە مەسئولیەتی تەعاملکردن لەگەڵ ئەم پرسا مەسئولیەتێکی تەزامنیە ئەرکی هەموو هاوڵاتیەکی هەرێمی کوردستانە میدیاکارانە و ئەرکی ڕۆشنبیرانی کوردستان و ئەرکی حکوومەتە. ئەگەر لە یەکێک لە نقطەیەک لە پێشەکە هەڵەیەکمان هەبێ ئەو مافە بە هەمومان نادا ئێمە بە شێوەیەکی نابەرپرسیانە تەعامل لەگەڵ ئەمە لەفا بکەین. تەمان خۆتان دەزانن لە ئێستا لە قۆناغی ئێستایان نەوت محرێکی ئەساسی اقتصادی جیهانە. بۆیە گرنگە هەموو لایەک بە وشیاریەوە مامەڵە لەگەڵ و بە ئەستیاریەوە مامەڵە لەگەڵ ئەم پرسا بکرێت. سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان پشتی بە شێوازێک لە گرێبەست بەستووە کە گرێبەستی مشارەکە ئینتاژی پێڵێن. گرێبەستی مشارەکە ئینتاژ مێژووی ئەم گرێبەسە وەک بەدیلی گرێبەستی ئیمتیازی سەردەمی کۆلۆنیالیزم ئەگەڕێتەوە بە ناوەڕاستی شەسەکانی سەدەی ڕابردوو کە بۆ یەکەمین جار لە ئیندۆنیزیا ئەم نەوعە لە گرێبەستەری هەڵدا بەجیلی چەندین جیلی هەیە. پاش تەمیمی نەوت لە هەفتاکانی سەدەی ڕابردووە جیلێکی نوێی گرێبەستی مشارەکە ئینتاژاتوە ئاراوە کە وڵاتان پاش شاکبوونی هەلومەرجی ئابووریان توانیان کۆمەڵێ مەرج شروع بەسەر کۆمپانیەکانی نەوت تا بسەپێنن کە لە بەرژەوەندی وڵاتی بەرهەمێنەر بوون. بەڵام گرێبەستی مشارەکەی ئینتاژ بەربڵاوترین جۆری گرێبەستە لە جیهانە بە گوێرە راپۆرتێکی معادی ئێکسفۆر بۆ دیراساتی تاقە لە جیهانە تا ساڵی 99 274 گرێبەستی مشارەکەی ئینتاژ ئەنجام دراون لە تەواوی وڵاتانی دنیا بە ئاسیا و ئەمریکا و ئەفریقا و ئەمانەوە ئللا وڵاتانی اتحادی ئەوروپی نەبێ لە ناو وڵاتانی اتحادی ئەوروپیشە لە ماڵتا گرێبەستی مشارەکەی ئینتاژ ئەنجام دراوە. بۆچی لە وڵاتانی ئەوروپی لەبەرەوە خۆتان نەزانن تەداولی سڵتە زووزووە بێ لەوێ لەگەڵ هەر گۆڕانکاریەک لە سڵتەشە گۆڕانکاری لە نسبەی باجەکانە ئەبێت کۆمپانیەکان تا ئەندازەیەک هەوڵ ئەدەنیان خۆیان نەدزنەوە کە لە وڵاتانی اتحادی ئەوروپی ئەم نەوعە لە گرێبەست ئەنجام نەدرێت. ئەم گرێبەستانە شێوازی جۆرا و جۆری هەیە بەڵام لە تێکڕای ئەو گرێبەستانەی لە جیهانە کراون چوار بنەمای ئەساسی بە نەزەری ئەعتیبار و ڕەشاو کراوە کە دووبارە بوونەتەوە لە هەموو گرێبەستەکانە. من هەوڵەدەم زۆر بە کورتی ئاماژەیان پێ بم. یەکەم بنەمای ئەساسیان ڕۆیاڵتیە ڕێیە مڵکانەیە کە وڵاتی بەرهەمهێن هەمیشە عادەتەن وا بە گوێرەی ستانداردی جیهانی لە سادەی ئینتاج بۆ مڵک وەک مڵکانە بۆ وڵاتی بەرهەمهێن دیاریەکرێت. بنەمای دووەمیان کۆست ریکەڤەریە ئستێردادی کولفەی ئەن کولفەی تێچوونی ئەو ئیسیسمارە نەوتیە کە شەریکا دەیکا. پاژەوەی کە مڵکانە لە نەوت دەرکرا کۆمپانیەکان خۆتان ئەزانن کە ئەمانە دوای ڕەبح کەوتون قازانج کەوتون لەبەر ئەوە منەظەماتی NGO نین هاتوون ئەو ئیسیسمارە نەوتیەی بڕی ئەو پارەیە کە خەرجیان کردووە لە ئیسیسماری نەوتیە لەگەڵ حکوومەتی با بڵین هەرێمی کوردستان کە ئەمڕۆ ئێمە باسەکەمان لەسەر ئەوەیە ڕێککەوتووە کە تاوەکو ئەو پارەی سەرفی کردەوە وەری نەگرێتەوە پرۆفیت ئۆیڵ یان نەوتی قازانج دابەش نەکرێت. لە جیهانە ڕێژەکە لە نێوان 30 تا لە ساڵ 50 ئەگەر بەو شێوەیە ڕێککەوتن بکرێت کە لە ساڵ 30 تا 50 ئینتاجەکە کۆمپانیاکە بیبە لە ڕێنجی ستانداردایە و ئەوی ئەمێنێتەوە دوای کۆچریکەڤەری ئەدرێ دابەش ئەکرێت لە نێوان حکوومەت و لە نێوان کۆمپانیاکە کە پێوترێت نەوتی قازان یان پرۆفیت ئۆیڵ. ئەم نەوتی قازانجەش عادەتەن بە گوێرەی ستاندارد جیهانیەکانە و گرێبەستانەی کە لە جیهانە کراون لە نێوان لە ساڵ 16 بۆ لە ساڵ 28 ئەگەر لە نێوان ئەم دووژمە ڕقەمە ئەبێ ئەوە پێوترێ گرێبەسێکی نمونەیی کە خۆشبەختانە هەندێک لە گرێبەسەکان نەوتی کوردستان کەمتریشن لەو ڕێژەیە وەک نەوتی قازان. بنەمای چوارەمیان تاکسە زەریبەیە
یەکێکە لە هەرە گرنگترین بنەماکان ئەمانە کە بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئەوەندەی من ئاگادار بم زەریبەتە ئەندازەیەکی زۆر فرامۆش کراوە و ئامانج لە زەریبە بەڕێزان ئەوەیە کە تۆ لە هەلومەرجێکی ئابووریدا تەپی و یان لە خۆناغێکی سیاسی ناهەموار یان لە جغرافیایەکی داخراوی وەکو هەرێمی کوردستانە لەوانەیە حکوومەت هەرێمی کوردستان کار ئاسانی کردبێ بۆ ئەوەی کە سەرنجی کۆمپانیا ژیانیەکان ڕاکێشێ بێنە کوردستان و استثماراتی نەوتی بکەن بەڵام لە کاتی حاڵەتی باشبوونی دۆخی ئابووریە باشبوونی دۆخی سیاسی هەرێمەکە زەریبە یەکێک بوو لەو میکانیزم و ئالیتیانەی بتوانێت کە لە ڕێگەی زەریبەوە تعدیلات یان ئیسلاحات لە مەجالی گرێبەسەکانە بکرێت بەداخەوە قسەیە کە زۆر جای گوێمان لێ بێڵێ پێداچوونەوە بە گرێبەسەکانی نەو تاکرێت لە کوردستانە من بەش بە حاڵی خۆم بنەمایەکی زانستی و یاسایی تێدا نییە چونکە گرێبەسەکانی نەوتی کوردستان یەکێک لە خاڵانە کە هەمیشە تاکیدیان لەسەر کردووە کۆمپانیاکان کە بۆیان هەیە لە محاکمی نێودەوڵەتی و غرفەی تیجاری پاریس پەنابەرن بۆ یەکلاکردنەوەی کێشە و نزاعەکان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە کە خۆتان ئەزانن ئەو کۆمپانیانە دوای بۆ بە دوای قازانج کەوتون و تەسەوەر ناکەم بتوانین ئێمە هیچ یەکێ لەو بڕگانەی لەسەرەوە ئاماژەم پێدا بتوانێت دەستکاری بکرێت ئەوەی کە ئەکرا ئەوە بوو لە ڕێگای زەریبەوە مانتوانی ڕەبحی کۆمپان لەگەڵ گۆڕانکاری لە قانونی زەریبە بە تایبەت زەریبەی دەخلا ئەمانتوانی پشکی کۆمپانیاکان تا ڕادەیەکی زۆر تەئمین بکەین بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە ئەم بنەما ئەساسیە بە نەزەری ئەتیبار نەگیراوە طبعا ئەم گرێبەستانە تەنها ئەمە نییە ناو گرێبەستەکە کۆمەڵێ التیزاماتی مادیەکەوێتە سەر کۆمپانیاکان لە هەموو گرێبەستێکی مشارەکەی ئینتاجە بە تایبەت دوای ساڵانی ناوەڕاستی هەفتاکان ئەویش بۆنەس یان ئەوەی کە خۆمان لە کوردەواری خۆمانە پێڵێن شیرینی عادەتەن چەندین شێوازی بۆنەس هەیە لە کاتی بیدایەتی ئینتاجکردنی گرێبەستە بۆنەسێک وەرەگیرێت لەگەڵ تەفویری ئینتاجە ئەگەر ئینتاج گەیشتە 100,000 بەرمیل 200,000 300,000 بەرمیل بەو شێوەیە بۆنەسەکان دیاری کراون کە کۆمپانیاکان ملزەمن لە ڕووی التیزاماتی مادیەوە جێبەجێ بکەن یەکێکی تر لەو شتە هەرە گرنگانەی کە زۆر مهمە کەپەسیتی بڵدینگە لە گرێبەستەکانی مشارەکەی ئینتاجە پارەیە کە کۆمپانیاکان بە گوێرەی حەجمی بلۆکەکە دیاری ئەکرێت لە گرێبەستەکە کە زۆر جار لە ساعت 2 بۆ لە ساعت 4 چەند حجمی بلۆکەکە گەورەتر بێت ئەم ڕێژەیە کەپەسیتی بڵدینگ کە تەخسیس دەکرێت بۆ بژانەوەی ژێرخان و بەرزکردنەوەی تواناکان بۆ ئەوەی کادری مەحەلی خۆمان تەنمەی بەشەری بکرێت لە ڕێگەی کۆمپانیاکانی نەوتەوە ئەوە لە گرێبەستەکانە دیاری کراوە بەڵام بەداخەوە من ئەوەی تا ئێستا بینی بێتم بیان هەستم پێ نەکردووە یان نایزانم ئایا ئێمە چەند لەو مەجالا بە تایبەت لە مەجای تەنمی بەشەری هاتوانیمانە سوود لە گرێبەستەکانی نەوتی کوردستان وەرگری پێم وایە نەوعێ لە کەم تەرخەمی هەیە و ئەوەشی کە بۆ کەپەسیتی بڵدینگ دیاری کراوە کە من دڵنیام کۆمپانیاکان ملزەمن پابەت بن بەهۆی ئەوەی ئێمە تێبینیمان کردووە شتێکی ئەوتۆ نەبووە تەنها ئەوەنەی من زانم لە پارێزای سلێمانیە لە گەرمیان چەند 100 ملیۆن دۆلار ئەگەر بە هەڵانە خەرج کراوە لەگەڵ کۆمەڵی پارەی تر کە تەخسیس کرابوو بۆ هەندێک پرۆژەی تری مەجای جامێ ئەو پرۆژەی ئاو ئەمانە من نازانم تا ئێستا چۆن دوای جێبەجێکردنەوەی یانە ئەمە بە کورتی بنەمای ئەو سیاسەتە نەوتیەیە کە هەرێمی کوردستان پشتی بێت بە گرێبەستی مشارەکەی ئینتاژە طبعا ئەم لە عێراقا لە سەرەتادا بانگەشەی وەیانە کە گرێبەستی مشارەکەی ئینتاژ پێشەوانەی دەسوورە بەڵام لە ڕاستیە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ بڕگەی 2 مادەی 112 دەسووی زۆر بە ئاشکرا ئاماژەی بەوە داوە کە داڕشتنی سیاسەتی استراتیژی نەوت و غاز لە نێوان هەرێمەکان و پارێزگاکان و حکوومەتی فیدراڵە ئەبێت بە یەکەوە بە تەنسیق بێ بەمەرجێک کە بەرزترین سوود ئەعلا منفعە بۆ شعبی عێراقی دابین بکە تحقیق بکە لە ڕێگەی بەکارهێنانی تازەترین تەکنۆلۆژیا و تەرجیعی ئیستثمار تەرجیعی ئیستثمار بەڕێزانیان هاتنەوەی کەرتی تایبەت ئیتر ئایا خۆماڵی بێ یان بیانی بۆ پرۆسێسی نەوتی یعنی بە کورتیەکە یعنی گرێبەستی مشارەکەی ئینتاج لەبەرەوە دیعایەکە عێراق ئەیکرد لە سەرەتادا کە گرێبەستی مشارەکەی ئینتاج پێشەوانەی بنەماکانی دەسوورەوە بنەمایەکی باتیلە و تەنانەت ئەو نسخەی شوباتیش کە بڕیار بوو لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان ڕێککەوتن بۆ دەرچوونی یاسای نەوت و غاز حەقی بە هەردوو هەموو لایەنەکان دابوو کە گرێبەستی مشارەکەی ئینتاج
واژۆ بکەن. من باسی زەریبەم کرد وتم لە یەکێ لە بنەما ئەساسیەکان حکوومەتی هەرێمی کوردستان فەرامۆشی کردووە لە ڕاستیە شتێکی واردە شتێکەیە لە گرێبەستی مشارەکەی ئینتاژا پێوتێ هۆڵیدەی تاکس یعنی عوتڵەی زەرائب بەڵام عوتڵەی زەرائب کە ئەکرێ ئەبێ بۆ فترەیەکی محەدەد بێ بەرامبەر بە یەکێک لەو بنەماکانی تر مڵکانە یان کۆسریکەڤەری یان پرۆفیت ئۆیل ئەگەر ڕێژەی ڕقی کۆمپانیاکە لە ساڵ 15 یەکەم کرێتەوە بۆ لە ساڵدا واردە حکوومەت هۆڵیدەی تاکسیان بۆ بکە. بەڵام من نازانم تا ئێستا بەڕاستی ئاگاداری ئەوە نیم ئایا مقابل بەوە بۆ یان مقابل بە چیە کە زەریبەی دەخل بە تایبەت زەریبەی دەخل لە ئینەکان ئاهێمات کراوە. بە هەرحاڵ ئەمە هەلومەتی سیاسەتی نەوتی کوردستانە ئجا ئێمە قسەکردنمان لێرە کۆبوونێتەوە بۆ ئەوەی ئێمە حلول بەدائیلی حەل بخەینە ڕوو ئێمە هەرێمی کوردستان چی بکات کە نەوت بکرێتە ببێتە سەرچاوی خۆشگوزەرانی و ئاسوودەیی بۆ خەڵکی کوردستان. لە دنیا چەندین خەیار و ئۆپشن هەیە بەڵام لەسەر و هەموویەوە ئیرادەیەکی سیاسی ئەوێ کە بڕیاری ئیسلاحات و چاکسازی بە. بەڵام ئەوەی کە هەیە لە عالەما وەک نەریتێک پەیڕەو کراوە بۆ ئیسلاحات لە مەجاڵی سیاسەتی نەوتە چوار ئۆپشنە چوار خەیاری گرنگە. یەکێک لەوانە خەستەسەی کاملە. خەستەسەی کامل ئامان لێی دەرهێنانی نەوتە لەژێر دەستی دەوڵەتە و بدرێتە دەست کۆمپانیاکانی نەوت یان مؤسساتی استثماری. بەڵام ئەمە دوو تەوەجۆ هەیە. تەوەجۆیەکیان ئەڵێ لە صنعاتی استخراجیە ئەمە بکەین یعنی دوای دەرهێنانی نەوت لە مەجالی تەصفیە و نەقڵ و تەسویق و ئەمانە. بەڵام پاش پرۆسەی ئازادکردنی عێراق بیرۆکەیەکی تر دروست بوو کە ئەویش خەسخەسەر لە شێوەی گرێبەستی مشارەکەی ئینتاژە. عێراقیەکان بەعام پێیان وایە کە گرێبەستی مشارەکەی ئینتاژ هەدەفەکە زیاتر لی سیاسی وەک لەوەی اقتصادی بێ. ڕاستە مڵکیەتی دەوڵەت ئەڵێن مڵکیەتی نەوت لەژێر سایی دەسەڵاتی دەوڵەت ئامێنێتەوە بەڵام بە شێوەیەکی شکلیە ئەڵێ لەبەرەوە ئەو کۆمپانیانی کە هەمان سەردەمی گرێبەستی ئیمتیاز هەمان ئیمتیازیان هەیە و لەگەڵ ئەوان ئەنجامدانی خەسخەسەر لە مەجالی وەک ئەنجامدانی گرێبەستی مشارەکەی ئینتاژ. خەسخەسە مەبدەئێکە وەک ئەوە لە دنیاشە تەبەنی کراوە بەڵام ئەوەی کە گرنگە لە هەرێمی کوردستانە پێشەوە بۆ دەستمان بۆ خەسخەسە ببردایە دووشت زۆر گرنگ بوو. یەکەم لە ئەوە ئێمە کەتی تایبەتی خۆمانمان تەهیل کردایە بۆی بتوانێت ئەگەر داخلی هەر شەراکەتێک بێ لەگەڵ ڕەسمالی ئەجنەبیە شەراکەتێکی منسیب بێ و خۆمان ئەزانین هەرومەرجی کوردستان ئێمە بە درێژایی مێژووی خۆمان کەتی تایبەتی خۆمان هەم لە ڕووی تەکنۆلۆژیا و تەقەنیاتەوە هەم لە ڕووی داراییشەوە لاوازە ناتوانێت داخلی شەراکەتێک بێت کە لەگەڵ کۆمپانیا ئەجنەبیەکانە کە شەراکەتێکی منسیب بێ و توانای کەتی تایبەتی ئێمە بەداخەوە لەو ئاسانیە بتوانێت پرۆسێسی نەوتی لە هەرێمی کوردستانە لە ئێستا قۆناغی ئێستا ئەنجامدا لەبەرەوە تەبیعەتی سیاسەتی پرۆسێسی نەوتی ئەوەیە کە پێویستی بە سەرمایەکی ئێژگار زۆر هەیە. لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەوەیە ئەبێ کاتێک پەنا بۆ خەسخەسە ئەبەی جهاتی ڕقابی لە پەرلەمان لە هەیئەی نەزاهە لە لجانی تەفتیشی تەفعیل کرێ بۆی سیادەی مستهلک بپارێزرێت. ڕێگایەکی تریانەوەیە تەجروبەی نەرویجە. نموزەجی نەرویجیە کە لە نەرویجە داهاتی نەو لە سندوقێکا دائەنرێ کە سەر مؤسسەیەکە سەر بە بانکی مرکزی خۆتان ئەزانن لە بانکی مرکزی لە عالەما استقلالێتێکی کاملی هەیە. ئەم سندوقە تەمویلی موازنە ناکا. ئەم سندوقە فەصلی بینی داهاتی نەوت و غەیری نەوتی ئەکات. زۆر جار قەرزەدا بە دەوڵەت بۆ پڕکردنەوەی عەجز و ئەم ئالێتێکە بۆ بەرزەتەکردنی شەفافیت کە هەم خەڵکیش و هەم حکوومەتیش ئەزانن ڕێژەی عەجز چەندە و ئەمە ئێستا ئەم بیرۆکەیە مەجموعەی دەولی بۆ ئەزەمات تەبەنی ئەوەکەن کە نوعی لە گرێبەز یان سیغەیەک بدۆزنەوە کە لە کاتی تەقەلوباتی ئەسعارە لە بازاری نەوتا ڕوئەدا بەشێک لەو مەسئولیەتە شەریکات بیگرێتە ئەسۆی خۆی. ئەم نموزەجی نەرویجە ئێستا زۆر پەیڕەو ئەکرێت. خۆشبەختانە مەسەلەکە لە نەرویجیشا ئەوەیە کە لە کۆتایی شەستەکانە کە پرۆسێسی نەوتی دەستی پێکردەوە مؤسساتی دیموکراتی لەوێ چەسپاوە. نموزەجێکی تر ئالاسکایە. نموزەجی ئالاسکا بەڕێزان ئەوەیە کە بەشێک لە نەوت یان داهاتی نەوت بە شێوەی ئەسوم دابەشەکرێ بەسەر هاوڵاتیانە بە شێوەیەکی متەساوی. طبعاً ئەم نوعە لە ئەم ئۆپشنە ئەم خەیارە جاذبیەتێکی زۆری هەیە لای خەڵک لەبەرەوە عەدالەتی کۆمەڵایەتی
پەیڕەوەکات. دووەم هەیمەنەی دەوڵەت بەسەر ئیرادەی تاکەوە لاواز ئەکا حکوومەت ناتوانێت لە ڕێگەی نەوتەوە وەلاعاتی تاک بکڕێ و ئەمە کاریگەری هەیە بۆ پتەوکردنی بنەماکانی دیموکراسیەتیش لەبەر ئەوە کە خاوەنی ئەسهۆمە و شەراکەتێکی بە شێوەیەکی متەساوی نەوعی لە عەدالەت پەیڕەوەکە نەوت بەداخەوە کە لە وڵاتانی شەرق و بەتایی وڵاتەکانی ئێمەشە و عێراق و کوردستانی نەوت ڕێعەتێکی نخبەوی هەیە، یعنی مڵکایەتی نخبەیە. لە ڕێگەی ئەم ئۆپشنەوە ئەتوانین ڕێعەتێکی شعبەوی دروست ئەبێ و هەیمەنەی دەوڵەت وەک ئاماژەم پێدا بەسەر ئیرادی تاکەکانەوە لاواز ئەبێ و ئەمان لە ڕێگەی چیەوە؟ لە ڕێگەی کۆکردنەوەی ئەو باجەوە کە لە ئەسهوم هاوڵاتی ئەیدا، چکە خۆتان نەزانە هەدەفی باج لە دنیا تەنها کۆکردنەوەی پارە نییە. هەدەفی باج ئەوەیە ڕۆحیەتی مساعلە لای تاک دروست ئەکا و هەموو نوع لە ئینتیما لە نێوان دەسەڵات و هاوڵاتیە دروست ئەبێ. مەسەڵەن بۆ نمونە کە پرۆژەیەک ئەبینی وەگە وڵاتێکی سادەی ئەو پرۆژەیە گەبینی کە خەلەلێکی تایە، هاوڵاتیەکە ئەبێتە ڕقی بەسەر ئەو پرۆژەیە، چکە هەست دەکا بەشێک لە داهاتی وڵاتیان ئەو لە ڕێگەی ئەو زەریبەیەوە کە ئەیدا ڕۆحیەتی مساعلەی لای هاوڵاتی قوڵە بێتەوە. بەشێکی تر ئۆپشنێکی تریان کە ئۆپشنی ئەخیرە ئەوەیە کە سوڵتەی تەشریعی پەرلەمان ئیراداتی نەوت و جڵی سیاسەتی نەوتی بگرێتە دەست. هۆکارەکە چیە؟ بەداخەوە لەبەر هەمومان نەزانێ هەموو سوڵتەیەکی تەنفیزی مەیلێکی ئیستیبدادی هەیە کە ئەگەر جڵەوگیری نەکرێت لە ڕێگەی ئەو پارە زۆر و زەوەندەوە کە یەکێ پارێ بەتایبەت پارەی نەوت کە یەتە ژێردەسی مەیلێکی ئیستیبدادی هەیە. بۆ ڕێگریکردن لە مەیلە ئیستیبدادیە ئۆپشنێک ئەوەیە کە پەرلەمان جڵەوی ئەو کارە بگرێتە دەست. بەڵام ئەمە لە ڕووی عەمەلیەوە پێشەوانەی مەبدەئی فەسڵی سوڵتاتەوە پێشەوانەی ئەوەشە کە تعقیدات لە پرۆسێسی نەوتیا ئەنجام ئەدا. بەڵام بەعام ئەبێ عمومەن کۆی داهاتی نەوت لە ڕێگەی قانونی موازنەوە بە فلتەری پەرلەمانە تێپەڕێ و پەرلەمان ئاگاداری ئەوە بێ و بە کورتی ئەتوانم بڵێم ئەمە ئەو ئۆپشنانن کە لەبەردەم خەیاراتانن کە لەبەردەم نەوتی کوردستانە هەیە بتوانین سەحاتی تیا بکەین. من کاتەکەم تەواو بووە، داوای لێبوردنەکەم پرسە قسەی زۆر هەڵەگرێ بە هیوام لە وتوێژی دانوستانەکان ئابزان توانی تەفاسیلی زیادە بخەینەڕۆ. دەستخۆش مامۆستا. بابەتی دووەم بەناونیشانی قانونی کۆمپانیای نیشتیمانی عێراق کاک هاوڕێ تۆفیق سەرۆکی ڕێکخراوی تیوار پێشکەشتانەکە. ئەملاکان خێران دیارە بێگومان ئەمڕۆ باسی بابەتێکی زۆر جەوهەریەتی کە بەداخەوە لە کوردستان کەمتر باسی ئەم بابەتەکراوە. دیارە باسی نەوت و باسی کێشەی نەوت بابەتێکی ئاڵۆزەیەکی کە لەو بابەتانی کە شەقامی کوردستانی کردووە بە دوو بەشەوە و لەم دوایانش کە قەیرانی دارایی لە عێراقا قوڵ بووە، شەقامی عێراقیش بە هەمان شێوە لەسەر پرسی نەوت زۆرێک لە دابشکاری ڕوبەڕووبەوە. قانونێک بە ناوی قانونی کۆمپانیای نیشتیمانی نەوتی عێراقی ژمارە 4 ساڵی 2018 دەرچوو. ئەم قانونە ئەگەر بەدەر لە چاویشی قانونی تەماشای بکەین گۆڕانکاریشی گەورە و ڕەگ و ڕیشەییە لە ژیانی کەرتی نەوتی لە عێراقا. بەندە دیوە قانونی و دیوە سیاسیەکەی باسەکەم بێگومان ئەم بابەتە دیوێکی هونەری تایبەتمەندی هەیە کە پەیوەندی هەیە بە ئەندازیارانی نەوت، شارەزایانی بواری جیۆلۆجی. ئێمە لێرە ئەو بابەتە هونەریە باز ناکەین، بەڵکو بابەتە قانونی و سیاسیەکەی باسەکەین. و پێشەوەی باسی ئەو قانونەوە ئەو گۆڕانکاریە جەوهەریە بکەم کە لەبەردەم کەرتی نەوتی عێراقا پێم خۆشە کورتەیەکی کورت دەربارەی دوو قۆناغی گرنگ لە مێژووی نەوتی عێراق باس بکەین. ئێوەی بەڕێز دەزانن لە سەدەی ڕابردوو لە ساڵەکانی 20 کاتێک کە دەوڵەتی نوێی عێراق پێشەوەی دروست بێت ئەم ناوچانە ژێر دەوڵەتی عوسمانی بوون، کۆمپانیایەکە بوو بە ناوی کۆمپانیای نەوتی تورکی. خاوەنەکەی کەسێکی ئەرمەنی بوو بە ناوی کالۆس گۆڵبنکان کە تایبەت بوو بە گەڕان بە دوای دۆزینەوەی نەوت لەو ناوچانەی کە لە ژێر دەوڵەتی عوسمانی بوون، غەیرە تورک، بەڵام لە ژێر سەروەری و هەیمەنەی ئیمپراتۆریای عوسمانی بوون. دوایەوەی کە دەوڵەتی تازای عێراق دروست بوو و ئیمپراتۆریای عوسمانی هەرەسی هێنا، کۆمپانیاکە کە لە عێراقی شاگەڕا سەرقاڵی قەیرانێکی ڕوبەڕووبەوە ئەویژەوە بوو کە
دەوڵەتی عوسمانی دۆڕاوی جەنگ بوو بۆیە بەشێک لە کۆمپانیا ئامریکیەکان پشکەکانی شەریکەی کۆمپانیای توریشیان کڕیەوە بەڵام کۆمپانیا توریشیەکە هەر مایەوە لە عێراق و یەکەم جار لە ساڵەکانی 26 لە بابە گوڕگوڕ نەوتیان دۆزیەوە دواتر کە سیستەمی پاشایەتی دروست بوو بەرلەمانی ئەو کاتێ عێراق دوو ئەنجومەن بوو ئەنجومەنی نوێنەران کە باڵبژاردن بوو ئەنجومەنی دووەم ئەنجومەنی ئەعیان بوو کە بە دامەزراندن بوو کە پاشای وڵاتدایە مزرانن ئەوانیش هەستان بە ئەنجامدانی گرێبەستێک لەگەڵ ئەم کۆمپانیا تورکیا لەگەڵ کۆمپانیایەکی تری بریتانی بۆ گەڕان و دۆزینەوەی نەوت وەلەو سەردەمایە کە دواتر نوری سەعید دەبێتە سەرۆکوەزیران وەزیری دارایی ئەو سەردەمە کە پێیانوتۆ وەزیری اقتصاد ڕوبەڕووی لۆمە و تانەوتە شەرێکی گەورە بێتەوە کە کۆمپانیای نەوتی تورکی قەرارێکی بۆ دەرکراوە لە پەرلەمانی ئەو سەردەمەی عێراق پێیانوتوە قەرار الئیمتیاز قەراری ئیمتیاز ئەو قەرارە بووە کە ماف دراوە بە کۆمپانیایەکی بێگانە کە ئەگەڕێ بە دوای دۆزینەوەی نەوت کۆمەڵی ئیمتیازاتی ئێجگار گەورەی پێدراوە کە داهاتێکی کەم بۆ بودجێ عێراق بژێڕێتەوە وەکو جۆرێک لە ئابڕوچوون لەو سەردەمە تەماشاکراوە دواتر کە قۆناغی پاشایەتی دەست پێەکە لە سەردەمی عەبدولکەریم قاسمە لە ساڵی 1950 قانونی ژمارە 8 دەرکرد ئەمە یەکەم قۆناغی کۆتایی پێهێنانی خەسخەسەی اقتصادی بوو لە سەردەمی ئیستیعماریە و بە سەردەمی کۆماری لە قۆناغی یەکەمی مەلەفی نەوتی عێراق لە سەردەمی پاشایەتی شەریکات هاتوون و داهاتی وڵاتەکە تاڵانەکەن و سیستەمی سیاسی وڵاتەکەش لەبەرەوەی ئەو کۆمپانیانە پشتێکی سیاسیان هەیە ئەمریکا بەریتانیا بەتایبەت ئەو کات بەریتانیا چاوپۆشیان لێکردو بەپێی ئەو قانونە کە لە ساڵی 1970 عەبدولکەریم قاسم دەریەکات لە سەردەمی کۆماری یەکەمی عێراقا